کە داوامان کردی هەفتی هەفت بکرێتن هەموو ڕێکارەکان ئەوان سەرپەرشتی دەکەن. کاک تایر سلااو لێبێت دەمێت پێم بڵێ هەڵبژارنی دەستەی کارجێڕی یعنی هەولێر لە وادی دیاریکراوی خۆیدا دەکرێت یاخود وادەکەی دەگۆڕدرێت. ئێمە دیاریمان کردیە ڕۆژەکە بە نووسراوێکی ڕسمی لەگەڵ ڕێگای بەڕێبەرایەتی گشتی وەرزش و نوێنەرایەتی عێراق کە داوامان کردی هەفتی هەفت بکرێتن هەموو ڕێکارەکان ئەوان سەرپەرشتی دەکەن بەڕێبەرایەتی گشتی وەرزشی کوردستان. ئێمە ئامادەینە دەستەی گشتیمان لە دیوار هەڵواسیوە ئەوانەکە خۆیان کاندید دەکەن مەزالمان پێداون یان ڕێکارە یاسایەکانمان هەموو ئێمە وەکو دەستەی کارتیانەی وەرزشی هەولێر هەمووی ئەنجامداوە. باشە کاکتار دەمێت پێم بڵێ لە ماوەی ڕابردوو سێ مانگە موچەی یاریزانانی هەولێر نەدراوە. ئایا چارەسەرکردنی کێشەی موچە دەبێتە بابەتێکی سەرەکی بەر لە هەڵبژاردننی دەستی کارجێڕی یاخود هەروەکو جارەکانی دیکە بە پێدانی موچەیەک و کێشەکە کۆتایی پێدێ؟ بەڵێ ئێمە لە ڕێگای کۆبوونەوەی خۆمان ئەو شایستە دارایانە یاریزانەکان لە هەموو یاریەکان بەس تۆپی پێێنە ئەو یانەیە کە لە ئەو قەرزانەی لەسەر نێزیکەی سێ مانگ دەبی موچەیان نەدراوە ئەوەش پەیوەستە بە زروفی خێرانی دارایی بەڵام ئەوەشمان وەرگرتیە گرێنتیمان وەرگرتیە کە ئەو پارەیە نافەوتی هەمویان دەیدرێتێ سەرڕای ئەوەی داواشمان کردیە گونجەیەکی باش پارە لە بەردەستی دەستەی کارژێڕی نادیبی بۆ گرێبەستی بۆ ساڵی ئایندە خۆ ئامادەکردن لەسەر بڕیاری سەرجەم دەستەی کارژێڕی و تیپی ڕاهێنەران بە تایبەتی بۆ گرێبەست بۆ ساڵی ئایندە کە بتوانین تیپێکی توکمە و پوختەدا بنێن بۆ یانەی وەرزشی دایک هەولێر. باشە کاکتار دیالەوەی کە کۆمەڵێک فەرمانبەرتانە لایەنەی وەرشی هەولێر کۆمەڵی خۆبەخشیش لایەنەکە هەنا ئەو خۆبەخشانە ئێوە چیان بۆ دەکەن ستان بۆ کردوون لە ماوەی ڕابردوو؟ تەبانە من ئێمە ماوەیەکی کەمە هاتوو نێرانە یەک کۆبوونەوەم لەگە سەرجەم فەرمانبەرەکان کرد زیاتر وەکو تەبیعەت با پێتان بڵێن زیاتر لە موچەی مانگانەی 22 میلیۆن موچەی فەرمانبەرانە لە یانەی وەرزشی هەولێر ئەو موچێش بەڕاستی لە چاو هەموو یانەکانی کوردستان زۆر بوو ئەمە گوتمانەوە وەکو جێشێکە لەبەرەوە یانەی وەرزشی هەولێر خۆی پێویستی بە یعنی بودجەیەکی باش هەیە داوامان کردووە لە ئەوەی خۆمکە بودجەیەکی باش بۆمان تەرخان بکرێ بەڵام خۆتان دەزانن عێراق لە ڕێگای وەزارەت توریزمی ئۆلۆمپی بۆ هەموو یانە وەرزشیەکانی ئەستێرەکان هەریەکی 4 ملیار دیناری پێدان بە زیانە کوردیەکان هیچی پێنەدان ئەوانە هەموو تەسیری هەبوو.